کوردستان لە دوای ڕیفراندۆم ئەمە ناونیشانی مێزگردێکە کە لە شاری کەرکووک بۆ ژمارەیەک بەرپرس و نووسەر و ڕۆژنامەنووس ساز کرابوو تیایدا تیژ خرایە سەرە و زیانانەی بەهۆی ڕیفراندۆمەوە بە کەرکووک گەیشتووە. ئەندامێکی پێشووی پەرلەمانی عێراق دەڵێت ئامانج لە ڕیفراندۆم دەرکردنی کەرکووک بوو لە ژێر دەسەڵاتی یەکێتی بۆیە سەرکردایەتی ئەو حیزبە بەرپرسیارە لە جێبەجێکردنی ئەو پیلانە دژ بە کەرکووک. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە کەرکووک لە ژێر دەسەڵاتی کورد دەرهێنراوە تەنها ڕێگەش بۆ گەڕانەوەی بۆ دەسەڵاتی کوردی یەک ریزی و تەبایی نێوان لایەنەکانە. من پێم وایە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ڕیفراندۆم دەرچوونی کەرکووک بوو لە ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان. کەرکووک یعنی پایتەختی ناوچە جێناکۆکان و ناوچە دابڕاوەکان و من پێم وایە ڕیفراندۆم لەمەیە ئامانجەکەی خۆی پێکا و سەرکەوتوو بوو تیادا و لەناو ئەم پرسەیە پێش هەموو کەسێک سەرکردایەتی قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسە لەبەرەوە قیادە و قاعیدەی یەکێتی کەوادری یەکێتی لە کەرکووک ئەیانزانی کەرکووک لە دەستمان دەرەچێت لەو پرۆسەیە و گوێیان لێ نەگردین و بوونە بەشێک لەو پرۆسەیە. ئەوەی ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو شەڕی ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر کاندیدەکەی بۆ پۆستی سەرۆکۆمار لەگەڵ بەغدایکە ئەگەر ساڵی پار ئەمڕۆ بۆ کەرکووک بیکردایە کەرکووک و ناوچە دابڕاوەکان بەم ڕۆژەی ئەمڕۆ ناگەیشتن. ئەم چرکەساتێککە قسەی تیاکەین تا ئەم چرکەساتە لە دەست کورد دەرچووە بەڵام ئەگەر بیرکردنەوەیکی ئاوەزیانە هەبێ یعنی بیرکردنەوەیکی عاقلانە ئەگەر ڕوحی پێکەوە ژیانی ئاشتیانەوەک تەقبولکردن و تولەرانس هەبێت لە عێراقا من بڕواکەم لە دەست نەچووە لەبەرەوەی لە ناوچە دابڕێنراوەکان لە چوارچێوەی مادەی 140 مادەی 140 هێشتا لە دەستورا هەیە و تەواو نەبووە ئەوانی کراتی خۆیان و تەواو بۆ ئێستا نقایان لە خۆیان بڕیوە لەبەرەوە تەواو نەبوو. بەشداربووانی مێزگردەکە پێیان وابوو زەرمەندی یەکەم لە ئەنجامدانی ڕیفراندۆم کوردی کەرکووک بووە. بەرپرسی ڕاگەیاند و هەڵبژاردننی ماڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت سەرەتای ڕیفراندۆم نەهامەتی و زیانی بۆ کەرکووکیەکان هێنا بۆیە ئەنجامدانی ڕیفراندۆم هێندە ئامانجی شەخسی و حزبی بوو ئەوەندە مەبەستلەی دروستبوونی کیانی سربەخۆ نەبوو بۆ کوردستان. ڕەنگە لە داهاتووە لە 20 ساڵی داهاتووە دەرکەوێت کە چەنێ سەفەقە کراوە چی کراوە بۆ ئەوەی کە ئەم ڕیفراندۆمە بکرێ و چەندێ ئامانجی شەخسی و حزبی لە ژێرەوە بوو بێ ئەوە دەرەکەوێ ئەو کاتە بەس سەرەتاکەی ئەوەیە کە نەهامەتی و ناخۆشی و ناڕەحەتی بۆ کەرکووچەکان بە دەرجەیەک هێنا خۆشیان لەناو خۆیاندا یەکتری تۆمەتبارەکەن بەوەی کە هەر کەسە و بە جۆرێک یەکتری تۆمەتبارەکەن کە هەر بۆ خۆی ئەوە کافیە کە تەنانەت دوو لایەنی سیاسی نەیانتوانین ڕێکەون لەسەرەوەی کە ئەم ڕیفراندۆمە خێرە خۆشیە یعنی مەسلحەت و بەرژەوەندی لایەنی سیاسیە شەخصیە ئەمانە هەمووی پێمانەڵێن کە ئەم ڕیفراندۆمێکی سەقەت بووە لە کاتی خۆیان نەبووە ئامانجی دەوڵەتی لە پشتەوە نەبوو. هەموو ئەو هۆشداری و مەترسیانەی پێش ڕیفراندۆم بە ئەنجام دەرانی ئەو پرسە دەدرا لە دەستدانی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بوو ئەگەر بێت و دوانەخرێت بەڵام بە بێگوێدانە و مەترسیانە و گەڕانەوە بۆ خەڵکی کەرکووک ڕیفراندۆم ئەنجام درا و کەرکووک و ناوچە جێناکۆکەکان لە دەستی کورد دەرکران کە لە شەڕی داعشدا هەزاران قوربانی بۆدان و دەیان ساڵ بوو خەونی گەڕانەوەیان دەبینی بۆ سەر هەرێمی کوردستان. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.